کاکە ئەرمان کێ پاڵپشت بوو کەوی بە ڕاپەر؟ پاڵپشتم خۆی ئەزانی پاڵپشتیان من لە نێو کوردستانە زۆر عایلە ئەناسم یان زۆر کەسە ناسم نەفەری وا هەبوو ئەیناسم دەنگی زۆر 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 خۆش بوو کە ئەتوانێت ئەو کەسە ببێتە سوپرستارێکی گەورە لە کوردستان کە خەڵک لە دەرەوە بێ بە سەیری گوێ لە دەنگی ئەم کەسە بگرێ بەڵام تا ئێستاش گۆرانی ناڵە و قەتشناڵ لە بەرەوەی ماڵەوەیان ناهێڵن گۆرانی ڕێگە نادەن گۆرە هایتر هەر لەو مێشکە ماون هەندێکیان بەس من گرنگترین شت کە پاڵپشتم بوو ئەوە بوو یارمەتیان نەداوم ماڵەوە بڵێن یارمەتیان داوم ستودیۆیان بۆ دروست کردوم وانانە بەس ڕێگریشیان لێ نەکردو ڕێگری کە لە من نەکراوە زۆر زۆر یارمەتی دەرم بۆ پاڵپشتم بووە بۆیە توان بڵێم ماڵەوە دەست خۆش بە کاک ئارمان پرسیارێکی تر بوون منە ئارمان کە ئێستا ڕاپەرە حتمما ئێستا پێشەوەی جەنابەت میوانبی پرۆگرامی ئەکچۆڵی بڕگەیەکەمی من و پەیامخان لە پۆدکاستی دیمەنە باسی ئامانجمانە کە تۆمۆح کە تۆمۆحی گەنج هەر گەنجێک بوون من تۆمۆحمەیە بگەم بەوە تۆ تۆمۆحتەوەی بگەی بۆ ئامانجی کە دادناوە ئامانجی کاک ئارمان کە پێشەوەی دەستکا بە ڕاپی کرد بۆی ئامانجیان شتی تر بوو بەڵام پێی نەگەشت ئایا کەوتنی زۆر بینی کاک ئارمان تاگەشتە و کاک ئارمانی ئێستا وڵای خۆی بە تاکید لەبەرەوەی لە کوردستان بەداخەوە کە تۆ بڕیارەدەی ببێ بە ڕاپەر ئەبێ یەکەم شت بیر لەو بکەیتەوە ئەم شتە بۆ پارە نەکەیت لەبەرەوەی لێرە پارە بەڕاب پەیدا ناکرێت خۆت ئەبێ پارەش بدەیت هەتا شتەکە ئەەکەی تێگەی وەک خۆبەخشێک بڵێ بەس من هەر کردم هەر بەردەوام بووم لەبەرەوەی یەکە لە ئامانجە هەرە گەورەکانی ژیانم ئەو بووە کە ڕۆژێ لە ڕۆژان هیپۆپ و ڕاپ بێنمە ناو کوردستان بە شێوەی خۆی یعنی بە شێوەی کە ڕاپ چۆنە بزەبت بەو شێوەیە بهێنمە ناو کوردستان نەوەک خۆشم یعنی تۆزە کوردەواری و شتی کوردەواری لەگەڵ تێکەڵکەم و ئیتر ئەوەنەک بچم مەسەلەن لە فارسەکانیان لە کۆپیکەی بزەبت کۆپی وان بکەم بەس تەرجمەی حرفەکەی توانی ئۆریجیناڵەکە بهێنی خۆت بزانیشتە ئۆریجیناڵەکە چیەوە خۆت شتێکی نوێ جا ئامانجی من هەر لەو کاتەوە کە دەستم پێ کردو ئەوە بۆکە ڕۆژە لێرە یان ئەو کەسانێک کە حەزەکەن ببن بە ڕاپەر لەبەرەوەی من ڕۆژانە مسجم بۆیە تەمەنی 12 ساڵ 13 ساڵە 15 ساڵە حەزیان لێ ببن بە ڕاپەر دەڵێن تخوا چۆن ئەتوانین ببین بە ڕاپەر چۆن بنووسین چۆن دەست پێ بکەین ئیتریانی ئەمە شتێکی خۆشە لای من کە چەند گەنجێک لێمە پرسن کە چەند کەسێک حەزیان لێ و منیان پێ باشە و لە من ئەپرسن جا من ئامانجم هەرەوە بۆ بەڕاستی هیپاپی جددی و ڕاستی ئۆریجیناڵ بهێنمە ناو کوردستان و خزمەتی خەڵکی پێ بکەین